سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستم دەتوانم بڵێم بەیانیتان باش کرد لای من سەعات دەی بەیانیە خەواسان پێشە بچمە دەوام وتم دەبی ڤیدیۆیەکی فۆرزا لە بۆ خۆشەویستەکانی خۆم تۆمار بکەم لەبەری وعدم پێدا ڕۆژێکەم یاری فۆرزا بکەین. Forza Horizon 5 بە پێشکەشکردنێکی جوان بە گرافیکێکی نازدار پێشوازیمانێ دەکەوی یاری خۆشەویستە. بۆیە شاوڕێیانی خۆشەویستم بە خێراتنێکی زۆر گەورەتان دەکەم بۆ دەستپێکردنی زنجیرە یاریەکی نوێ لە ناو چەناڵی یوتیوبی ژیر ئەویش یاری Forza Horizon 5. سپاستان دەکەم بینەر بن بزانین ئۆتۆمبیلەکانمان چین و شوێنەکان چین هەموو شوێنەکان بچین ئۆتۆمبیلەکان تاقیکەینەوە تکا دەکەم دەگوێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن بۆ پشتگیریکردن لەو زنجیرەیە نوێیە لە چەناڵی ژیر. زۆر دڵخۆشم پارەست پێ بکەین ئەز داوای لێبوردن دەکەم لەبەرەوەی ئەوە یاریەکە نییە ئەوە یاریەکەیە. Okay. This quality mode higher graphic fidelity 33% or lower graphic fidelity. Okay, ما 60 فريم مان دەبێ. Setting دەمانێت بینە ئۆدیۆی تۆزێک سەوتی عام کەم بکەین و ئەوەش بکەینە headphones. ستریمەت مۆدیش پێکەین لەبەرەوەی نامانە هیچ گۆرانی یەک شتێک پێبی کە کۆپیڕایت بی لە بۆ ڤیدیۆیەکەمان سەیف بێگومان لە ڤیدیۆی چمان هەیە پێشەوەی بچمە ناوی شتێکی تەنیا ئەومان هەیە. ئۆکێ ئەدڤانس کنترۆل دیفیکەڵتی ئاڤەرێجمان هەیە نۆڤیچمان هەیە ئەبەڤ ئاڤریج نیو ڕایسەر. ئۆکێ نامێ فول ئەوە گەوێن کەم جارێ مێوشەیەکی ئاسان یاری بکەین ناوڕێیان دوایە بەرز دەکەینەوە. Restart required. Restart now. Okay, دەبی یاریەکە ریستارت کەینەوە. بەپێی ئەوە کامبی ئەوانەی کە یاریەکەیان کردووە ئەوەی ماستەر پیسە هەموو نمرەی دە و شتیان پێدایە. نیکنەیم ئەو دەبی نیکنەیم چەڵژێرین ئەزم لە کاتیە ناوی توانین هەڵبژێرین. من زۆرم حەز لە ناوی تۆماسیە ئەگە تۆماس تێداوی یان کات هەڵبژێرن تۆماسە هەڵبژێرم بەخۆم زۆرم حەز لە ناوی تۆماسیە. I B C D E F G H R J K L H I J K L M O K K T مانێ T M T R S ئەزە T دێ ئەوەتە T تامی تاگان فیۆ نە تیمیشمان ناوێت تۆماسمان دێت تۆماس تۆمی ئۆکەی تۆمی با ناومان تۆمی بی یەکجار دڵخۆشم هاوڕێیانی خۆشەویست یعنی زۆر دڵخۆشم زۆر ئۆکەی زۆر دڵخۆشم پشتم ڕکاتەوە دڵمایتی هێشتا. Xbox Game Presents. ئەوەش فڕۆکەکەیە کە ئۆتۆمبیلەکان فڕۆ داتە خوارێ ئەو شۆژێرەکان هەیە لە مەکسیکۆینە مێهیکۆ مەکسیکی بە مەکسیکی دەڵێن مێهیکۆ میوزیکی زۆر ڕاکیان هەیە مەکسیک. هۆم ماڵەوە جوانترین شوێنی جیهان ماڵەوە کە هەموو شوێنێک مێهیکۆ. Welcome to Mexico, ladies and gentlemen. Experience true freedom. Allah. Feel alive. جوانە زۆر. Let's go together as friends and family. Okay, وەکو هاوڕێ خێزان بە مسابقە بکەین. ئەو سیارە نوێی فۆردی زۆر جوانە حەزم لێ لێی بخڕم ئەن لە ژیان ڕاستی نەک لێ یاری کردو. ئەو بورکانی شتێدا هاوڕێیان ئەو بورکان بوو تیاکی بورکانی بوو.
برانکۆ ئەو نای برانکۆیەوە ئۆتۆمبیلە ئەوڕێیان ئۆتۆمبیل زۆر جوانە برانکۆ PUBG Drop it like it's hot ئەوتیەوە هاتن سە بورکانەکەی چیا بورکانیەکەی یەکسەر بێ دەست پێ دەکەین ئۆکەی ئۆکەی وە سینەمایی یان گەیمە واو پێشبینی نەدەکرێەوە گەیمەکە بێ ئاوڕێیان واو Get to the Baja circuits. Okay. Hoş kamera da görün. Kamera görün ne kadar tezvani lesta petandır. Zaylo rak. Asalan aha kamera zula bazam وكو ياري كاينتك. هذا أرخنا شيء بمعنى مدقرم. واو. Oh my god تمشي دوری بکن چندی نقشه یاریەکە چەند دوور دیارە واو ئەس لە بیر پێدا بڵێم سریەس ئەکسی تاقی دەکەینەوە 4K 60 فریم بەزان گفت ڤیدیۆکەی بە 2K دەبینن بەڵام کواڵەتی هەر بەرزە اوكي وش شويني فيستيفالك يا بعد یاریەکەی زۆر دیارە یعنی مەسەلەن ماپەکە زۆر هەر هەمووی ڕێندەر بووە لە کاتی بینین کە ئەوەش ئاسان نییە یاریەک بتوانێت ئەو شتەمان لە بۆ بکە What? Lovely day for a drive. Sun speeder. Wow! Seriográfica. باوەڕ ناکەم لە ژیانم هیچ یاریێکی سیباقم بەقەدر ئەو یاریەی جوان دیتبی مەحاڵە شتی وام دیتبی ئەمە هەرچەندە وردەکاریەکانی زۆر نییە بەڵام سەریۆگرافیکەی پێشماکە ناوڕێیان ئۆکێ ڕیمایندەکەش بە تاقیکەینەوە ئەو ستۆرمە لە پێشمانە ستۆرمەچی گەردەلوولەکی ئەوەی بەردی ئەوە دەرم بەردی خۆ خۆڵی ئەو گەردەلوولەی يعني I know اوكي دەزانم ئەو یا ئەو دیمەنانە هەمووی پری ئەوەیە پێ دەڵێن ینی سیناریۆیە باشە لە ناو سیباقەکانی کە بەخۆت دەیکەی ئەو شتانە بەو شێوازە ڕوونادا ئەوە تەنیا عەرزکردنی هەموو بایۆمی یاریەکەیە مەسەڵەن پێ دەڵێ ئەو شوێنە هەیە ئەو شوێنە هەیە ئەو شوێنە هەیە ئاگادار ئەو شوێنانە بە ئۆتۆمبیلی تایبەتی ئەو شوێنەش بۆ نمونە لە کارەسە چیاکە هاتنە خوارێ بڕاکەوان پێ بوو لەبەر ئۆتۆمبیلێکی بەهێزە لە جادە ڕاستەکەش ئۆتۆمبیلە خێرایەکە لێرەش ئەومان پێ پۆرشەکمان پێ پۆرشە 65 اوكي ئەوە هاتینە جەنگڵی
ئەمە خەریکی سکرین شۆتی بووم ئاگاو لە سیباکەکەینەمە زۆر جوانە زۆر بەجددی جوانە وردەکاریەکان ئۆکەی بەزانم بەسم چێ دەڵێم وردەکاریەکانم زۆر نییە نەک پێم جوانە وردەکاری زۆر نییە کاتێمن وردەکاریش زۆرە بێدەنگ بەژی هیچ نازانێتەوە لێرە وردەکاری زۆرە ئەو عنی ئەبزان مسابقەی دەکەی لەگە فڕۆکەکەی دەشێو هەیە نەو ڕیوان ناکەم نەو ڕیوان کەمەوە ئۆکەی دەی بچینە ژێر پردەکەی بچین بۆ ژێر پردەکە مارەهیجەس ئۆکەی ئەو بایۆمەشمان بڕی ئەوش فلامینگۆ ئەو نوعتەیرە پێیان دەوترێت فلامینگۆ ئۆکەی هاتنە سەر جادەیەکی ڕاست هایوەی تو هۆرایزن ئەو چیە بوگاریە Is that a Bugatti? I need a Bugatti. No, Marcelisa. Oh my God. What do you say? Rest of the festival wins? Vámonos! Wow. What the hell? Wow. زور سريعة. أوتومبيل زور سريعة ورا. Wow. أو سيارة زور سريعة أو مرسيدس. سن جوانة ومنطقة أخويا. If you just arrived at Horizon Mexico, then you are in for a treat, my friend. Get ready for the biggest Horizon adventure of your life. تمام مازال ندي دسم. واو فڕۆکەکەش هەر لە پێشمانە تەمان تێرا دەکەم واو 200 دەڕۆی 200 مایل پر ئاور دەکات چەند 300 مان قەپات کردیە زەواسم نەبی کەمە کیلۆمەتریش دوایە ئەوەی ئەوەش فستیڤالەکەیە مسابقە لەگەڵ تیارەکەی دەکەین دەبینەوە ئینشاءڵڵا لە تیارەمان بردەوە ڕێیان لە فڕۆکەمان بردەوە یان نییە لە فڕۆکەی بینەوە بەس فردمانە بەس فڕۆکە گەورەیە فڕۆکەی پەبجیە زۆر خاوە مێهیکۆ هۆرایزن مێهیکۆ ئۆکەی دەتوانم بڵێم پێشکەشکردنەکی زۆر جوانی یاریەکەی بوو یعنی پێشکەشکردنەکی جوان بەڕاستی ئۆکەی کارکتەر هەڵبژێنێ من لە هۆرایزن فۆڕی کارکتەری ئافرەت مەبژاردیە بەڵام لێرە کارکتەری پیاوە دەبژێرم ئەو جارە کارکتەری ئافرەتش هەڵدەبژێرم هاوڕێن لەبەر ئەوەیەکەوە ئەو منداڵە کچانەی کە سەیرمان دەکەنەوە بی خۆیان بینەوە ناو یاریکرد نەک تەنیا هەموو شتێک کوڕ دەمێ ئەوانیش نوێنەرایەتی بکرێن بەڕاستی ئۆکەی ئەوەی هەڵدەبژێرین کارکتەر پرچەکەشی قژەکەشی وچی خۆمان لێ بکەین ئەوە قژی من ناچی زۆر ئەوە قژی من دەچی وایە تقریبان نزیکە ئەم پرچمە ئەزە شەر نییە خۆم دروست کەمەوە ئازمێشتێکی جوان دروستکەم لە خۆم دروست دەکەم
تااقەت نییە شتی جوان بکەم نازانم شتی جوان دروست بکەم ناو بێ زەحمەت ئێم ئۆشی هەر دەیدەم کو باگم بکرێ من کوڕم Can you hear me now? Can the sound team hear me? ئۆکەی دەنگەی زۆر ناخۆشە بە قسقەینە مستر تۆمی دەنگت ناخۆشە تو بە زەحمەت دەنگت زۆر ناخۆشە مستر تۆمی ئەوش فستیڤاڵەکەیە ئەو سیارە لە بۆ منە یەکسەر ئەو سیارە بە خۆڕایی وەردەگرماوە ڕێیان Please give it up for Tommy! یەکەم فستیڤاڵمان بردەوە ئۆکەی مەهیکۆ هۆرایزن فستیڤاڵ مەهیکۆ ئەو سیارە لە بۆ منە یەکسەر ئەو سیارە گەورەکەمە ئەوە چییە ئەو چییە Hey, my friend, when you dropped from that plane, what were you thinking? I was doing all I could to not think about it. دەڵێ کە لەو فڕۆکیاتی خوارە بیر لە چ دەکردەوە ئەوش دەڵێ بیرم لەو شتەی دەکردەوە بیرم لە هیچ نەدەکردەوە Yes, Haley! I have so much to show you. ئەکو چیرۆک زۆر کاریگەر نەبی بەقەت بە چیرۆکی ئیڤێنتەکانی ناو فۆرزای بەڵام هیچ کاری لە سیواکردنەکەی ناکرێت By the way, Getting better. Listen, if you plan on stopping by the festival at any point, you'll need one of these. no promises, Jefa. I believe this is yours. دەرێ ئەوەش کاتێ فستیڤالەکە و کاتی لەگەڵ خۆت بینە دەتوانی بێژۆرێ بچێت دەرێ Yeah, Asantara. Rami will handle expeditions. I will coordinate festival logistics, which just leaves. Primita, ven! پریمیتا My name is Primita Primito. I saw what you did in the UK. دەڵێ ئەتون دیت کرد لە بەریتانیا Alejandro, right? If the rumors about what you can do with an engine are true, sure we will. دیارە ئەوە تاواکاری چیرۆکی فۆرزا هۆرایزە فۆڕی عەلزەزە تو لە بەریتانیا شەشی عەندیکەت کردیە شەشی سەرزاش کردیە سەش بەخێ بێرە بۆ فستیڤاڵی مێهیکۆی مەکسیک You've got taste. I'll get them over to the garage. But which one are you taking out first? ئۆکەی دەبی یەک لەو سیواقان ئەو سیارانە هەڵبژێرین بەڵام ئەوەیان دەیبستە پارتەکی دیکە لەبەر چە هاوڕێیان کاتەکە زۆر زۆر درەگە ئەبل لەبەر خاتری ئەو پارتەم تەزی کردیە لە بۆ بەیانیە زوێت کە دەیبستمە دوا کار بکەم یینە و پارەی پێیاکەین ئەگەر تا یاری بکڕین باشە یاڵا چاوتان ماز دەکەم هیوادارم پارتەکەتان بەدڵبی بەو زوان بە زودترین کات پارتەکانی دیکەشی لە یاریەکە بڵاو دەکەین ئینشاءالله خواتە لەگەڵ